پرسە گرنگە لەگەڵ میوانەکەم لەسەر ئەم بابەتە قسە دەکەم بە تایبەتی لە هەر چوار پارچەی کوردستان ڕۆڵ و کاریگەری سەرۆک بارزانی بەرچاو دیارە. بەڕێز جاندۆست نووسەر و لێکۆڵەری ئەدەبی لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ. سپاس دەکەم. سەرۆک بارزانی دوای ساڵی 2013 یەکەم جارە دەچێتە باکووری کوردستان بەشداری سەمپۆزیۆمی نێودەوڵەتی مەلای جەزیری دەکات. پاڵپشتیکردنی سەرۆک بارزانی و بەشداری لە پرسە کلتوری و کۆمەڵایەتی و نەتەوەیەکان چۆن دەبینی وەکو ئەدیب وەکو لێکۆڵەرێک؟ سپاس. براستی ئەو سەردانە سەرۆک بارزانیە دویەم پشتی 12 ساڵ دیساژی دکەوە پێواژۆیە ئاشتیە. سەرۆک بارزانی هەر داوەدارێ ئاشتیە بوو بۆ کوردستانە باکوور و بۆ هەموو کوردستانێ و هەر جار لە ئاخافتنی خۆدا باس دکە کە ئاشتی یەکەمین دەرگا و تەکانەیە ینی بۆ کوردان و بژاردە هەری ڕاستە. لەو بوارێ کولتوری وێژەی دە سەرداناوی براستی گرانیە گەلک مەزن دایە وێ سمپۆزیۆمێ و دایە پێواژۆیە ئاشتیەژی کە پاڵپشتی پێواژۆیە ئاشتیە بووە و دەستخۆشی لە هەم لە حکوومەتە تورکیا کرد هەم لە برێز ئۆجەلان کرد. گەلێکی کێفا من هات دەما من دیت بەیتێن مەلای جززیری دخوینە دەنگێ خوا و بخوا دەبێژە ئەس دەزانم بارزانیە نەمریش و شێخ ئەحمەدێ بارزانی و تەکیە بارزان هەر وەکو جەنابی سەرۆکی گوتیە دیوانە مەلای جەزیری هەر لور پرێزنت بوو ئامادە بوو. بەری هەفت ساڵان ئەس چووم خزمەتە جەنابێ سەرۆک من وەک دیاری دەستخەتە دیوانە مەلای جەزیری ژێرە بر کە پێش لە 100 ساڵی هاتبوو نویساندن لە جززیرا بۆتان هاتبوو نویساندن دەستخەتی دیوانی مەلای جەزیری بوو. مەلایەکی کورد نووسی بوو بەس بەری 110 ساڵ لە جززیرەی بۆتان زۆر کێفاوی هات و خستە دەستی خۆوەکو تشتێکی پیرۆز براستی گەلێک پێشوازیەکە گەرم لێ کرد. وەکەم دزانن ینی پاڵپشتیا جەنابێ سەرۆک بۆ پرۆژەیەن وێژەیی گەلێکە و گرینگەژی لازمە هەبێ ینی یەک وەکو سەرۆکە عرب دەبێژن ئینەمە الناس بالملوکی مرۆڤ و ملەت بە سەرکردای خۆنە ئەگەر سەرکردە پاڵپشتیە بدە وێژەیە و کولتورێ بێگومان ئەو گەشەدانێک چێ دەبێ پەیدا. باشە ڕۆڵی کللتور و ئەدەبی کوردی بە درێژایی مێژوو وەکو ئەدەبی بەرگری کە کاریگەری لەسەر شۆڕش و سەرخستنی شۆڕشەکانی گەلی کوردستان بووە چۆن دەبینی لە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکاندا بە تایبەتی کەسایەتێکی وەکو مەلای جەزیری کە جەنابی سەرۆک بارزانی بەشداری لە سمپۆزیۆمێکی نێودەوڵەتی تایبەت بە مەلای جەزیری دەکات؟ بەێ براستی ئەدەبا کوردی ینی وێژە و کولتورە کوردی هەر وێژەیە کە بەرخۆدێر بوو وێژە خەباتێ بوو. مەلای جززیری هەر باستی کرد وارن کوردی بخوێنن وارن زمانی کوردی شیرین بخوێن وارن شعری من بخوێنن وەرشعرێ مەلێ بینتە بشیرازی چه حاجات گەر لؤلؤێ منسوورێژی نەزمێت و دخوازی ئەحمەدی خانیش هەروە داو لە قەومی ملەتی کورد دەکرد کە ببن ینی خودی لە وێژە خۆ دەرکەون لە زمانی خۆ دەرکەون. بەشداربوونە جەنابی سەرۆکژی دکەوە وێ ڕووبارێ کە خودی لێ دەرکەتنە کولتورا کوردی وێژە کوردی زمانی کوردی ئەف سمپۆزیۆم چارەمین سمپۆزیۆمە لێ بەهێویمە لە هەر چار پارچەیە کوردستانێ وەکو فستیڤالی کلاسیکی کوردان مەلای جززیری بێ خانی بێ نالی بێ مەحوی بێ هەر لە ناو خەلکێمەدا ئەو شعرێوان بێنە خوێندن ببێژن فکر و بیر و باوەریەوان بکەوە ناو نفشێن و ئێکۆ بەلکی هەندێک دووری کلاسیکی خۆ چوبن. یعنی گەلێکی ئەس گرنگیەکێ دەدم وێ سمپۆزیۆمێ و بەشداربوونە جەنابی سەرۆک دوێ سمپۆزیۆمێدا. ئەم بابەتە چه کاریگەریەکی هەیە لەسەر نەوەی داهاتوو گەڕانەوە بۆ شعری کلاسیکی کوردی و خۆشویستنی نیشتیمانە و بابەتە نەتەوەیانی کە لە شعری شاعراندا هەیە؟ جەنابی سەرۆک ئاماژەی بە شعرێکی مەلای جەزیری کرد دەست نەهێڵین ژە تەلەب گەرمە دەڕێت چێت سەر و تشت ئاماژەی بۆ شعرە گرنگ بەسەری دانیارێ و بخۆدا بەستیە پشت. بەڵێ بۆ ئەوی کە نەوەی داهاتووش فێری ئەم جۆرە بەرگریە و ئەم خۆشەویستی نیشتیمان بێت لە ڕێگەی شعرەوە چه شعری کلاسیک بێت بۆ نەوەی داهاتووش بتوانێت کاریگەری خۆی بەجێ بهێڵێت؟ بۆ ینی نفشێن داهاتوو کلاسیک زۆر گرینگە چونکە ئێمە وەکو دارێکن ئەو دارە بێ ڕەگەز نابێ بێ ڕەح نابێ ینی دارێکی لە هەوا نابێ ئێکۆ ئەدەبیات ئەمە دامەزراندن کەسێن وەکو ئەحمەدی خانی بوون مەلای جززیری بوون نالی بوو سالم بوو حاجی قادر بوو حتا وێ سەردەمێ
ئەوانە کلاسیکێ مەک ڕێ بۆمە چێکردن ڕێ ڕاستکردن درستکردن ئەم نکارن دناوبەرە خۆ واندا مەسافەیان دەینن چێ نابێت دەبێ هەر بەردەوام بن هەر حازر بن کاریگەریەوان لەسەر نفشێن و دەوێ هەبە دەوێ وان بخوێنن فام بکن بیر و باوەریەوان چییە لە با هەر ملەتێکی وایە حتا نەها فارس ئیران فستیڤالە شیرازی چێ دەکەن حافزێ شیرازی لێکۆلاران ji دنیای هەمووی تیننە ئیرانێ تیننە شیرازێ بەحسا شعرên حافظ دکن بەحسا ئەدەبیاتاوی دکن کاریگەریاوی لە دنیایە دکن ئەو ژ وەکو هێزەکە نەرم تێ بکارانین هەر ملەتێک هێزەکەویە نەرم هەیە نەک تەنێ بشەڕ و بچەک دکارە تەسیری و کاریگەریە لە دەر و دۆرێ بکە لێ بەهێزا نەرمژی ئەم دکارن مەسەلا شعری جززیری تەرجەمەی گەلێک زمانان ببن تەرجەمەی عەرەبی ببن تەرجەمەی تورکی و زمانانی دنجی ببن بەخۆی مەلای جەزیری خۆی شارەزای زمانیش بۆ بە چەندین شێوەزار و زمانی جیاوازیش نووسویەتی بەڵام بە دامەزرێنەر و داهێنەری شێوازی کلاسیزمی کرمانجی ژوورو و شێوەزاری بۆتانیدا دەنرێت لە شعرەکانیدا پاراستنی زمان و ناسنامەی کوردی لە ڕێگەی زمان و شعرەوە یەکێک لە گرنگی پێدانەکانی شوناسی کوردیە ئەمە تا چەندە گرنگە کە بۆ پارێزگاریکردن لە شوناس و ناسنامی کوردبوون بگەڕینەوە بۆ ئەو کەسانی کە گرنگیان بەم جۆرە بابەتانە داوە براستی ئەو کلاسیکێن مە تەنێ یعنی ئەو نویسینە وانە بە زمانی کوردی شۆڕشەک بوو چونکە ئەو وان زمانە زمانی میرنووسینیا مەسەن جزیرا بۆتان و لە هەکاری یان لە بازیدێ نویسینە بە زمانی کوردی وەکو ئەم ببێژن پرتالێکی مالێکی تەنێ لۆکال بێ لێ دیساژی ئەو شاعرێ مەی ئەو قەسە گەورە وەکو ئەحمەدی خانی و دووبارە دکن مەلای جزیری دەست ئاوێتن زمانی شیرینی کوردی و زمانی دن ئەم بێژن فارسی تورکی یان عەرەبی بجێهشتن تەنی کو دزانبوون سەردەستی وان زمانە بوون مسەیتری هەموو زمانێ هەر چار زمانێ ئەم بێژن ئیمپاراتۆریا ئۆسمانی بوون لێ زمانی دایکێ بژارتن ئەوە بخوا بە سەرێ خۆت شۆڕشێک بوو بڕاستی و بوو ji بۆ مەژی بووە نمونەیەک داوێ دۆزێ لە مە دکن کو ئەمژی خودی لە زمانی خۆ دەرکەبن زمانی خۆ بجێ نەهێنن حتا ji me bê heta ku bikaribin xizmeta vî zimanî bikin çonke hemû bîr û baweriyên me hemû hestên me di vî zimanî de têne parastin بەڵێ بەڕێز جاندۆست دیارەکە هەر لە دەواازەی سنووری خاپورەوە تا گەیشتە جەزیرەی بۆتان و شوێنی بەڕێوچوونی سەمپۆزیۆمەکە خەڵکی باکووری کوردستان پێشوازیان لە سەرۆک بارزانانی کرد باڵای کوردستانەوە لە کاتێکدا لە باکووری کوردستان خوێندن بە زمانی کوردی و قسەکردن تا ئێستا نەبووتە بابەتێکی فەرمی کە حکوومەتی تورکیا بێوێت لە قوتابخانەکان بە شێوازێکی فەرمی بە زمانی کوردی بخوێنرێت سەرۆک بارزانانی بە گوتاری خۆی لەوێ بە زمانی کوردی باسی پرۆسی ئاشتی کرد ئایا ئەمە دەواازەیەکی دیکەی گرنگە بۆ کورد لە باکووری کوردستان هیوایە کە کەیتر زمانی کوردی و پرسی کورد لە چوارچەوەی پرۆسی ئاشتیدا بتوانێت بێت بابەتێکی سەرەکی لە سیاسەتی دەوڵەتی تورکیادا بەێ وەڵا وەکو ئەس دزانم کوردێن مایە باکوور بە تایبەتی کوردی جززیرا بۆتان و شرنەخێ وێ هەرێمێ ئەوە دو ڕۆژن سێ ڕۆژن ینی خەو بچاوێوان ناکەبە ji keyf و هەیەجانان رە چاڤەرەی جەنابێ سەرۆک بوون سەردانا جەنابێ سەرۆک ji بۆ باکوورێ کوردستانی divê قۆناغێدا قۆناغا ku pêvajoyeke taze li Tirkiya çê dibe û mumkin e yanî mafê Kurdan bên bi dest xistin piştgiriyeke gewre ji bo vê pêvajoyê piştgiriyeke gewre ji bo mafê Kurdan û ji bo parastina mafê Kurdan li Bakurê Kurdistanê wekû em dizanin Bakurê Kurdistanê yanî jimara herî zêde a Kurdan li wê derê ye lê mixabin heta niha mafên wan neparastîne di zagona dewletê de lê mumkin e ev seredana cenabê serok ew pêvajoya ku wê derê çê hevdû temam bikin bihêlin ku Kurd li Bakurê Kurdistanê bigihêjin bi kêmanî astekê ku wek netewayek cuda bin netewayek xawen kultûr û zimanekî ciyawaz bin û ew tişt bête qebûlkirin ji aliyê dewleta Tirkiye. کەواتە پەیامێکیشە بۆ ئەوەی کورد ئەگەر شۆڕشێکی کردبێت بۆ پاراستنی ناسنامە و کللتوری خۆی بۆ ئەمڕۆ بە زمانی شعر باس لە پاراستنی ئەو ناسنامەیە دەکرێت ئەمەش بەشێکە لە پرۆسی ئاشتی و داواکاری مافەکانی کورد بە ڕێگەی ئاشتی خوازانە بەێ بێگومان زمانی شعر وەکو مەگوت وەکو هێزێکی نەرمە هەندێک تشت هەنە بە تفنگ نابن بە شەر نابن بە پێشمارگایەتی نابن دەبێ بە نەرمایی ببن بە شعر بە هەستان ببن
جنابێ سەرۆکیش ئیرۆ ئەو چەک بکارئانی بەڕاستی چەکی شعرێکی شعری مەلای جززیری شعری تەسەوفێ نەک شعری داوای شەر تێدا بن داوای پەفچوون داوای کوشتن و خوێن ڕێژی تێدا بن نا شعری ڕوحانیەتن شعری خواپەرستیە شعری خۆشەویستیە ئەڤینیە غەزەلن بەو شعرە دەرباسی جززیری بۆتان بۆیە بەڕاستی تشتێکی گەلک گرنگ و مهم بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز جان دۆست نووسەر و لێکۆڵەری ئەدەبی زۆر سپاس کە لەم ڕۆماڵە تایبەتە لەگەڵمان بووین زۆر سپاس دەکەم.